ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خەڵکی سیاگڵی ئەیوان لە پارێزگای لام، درێژەی هەڵمەتی زاگرۆسانە لە مەهاباد و ورمێ و مەریوان، بڵبارانکردنی مەزاری گیان بەختکردووان لە مەهاباد و چەند شاری دیکە ئێران، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری سەقز، مانگرتن لە خواردنی جەواد محەممەدی فەرد لە زیندانی ورمێ، خۆپیشاندانی کوردان دژ بە هێرشی ئیسلامگەرەکان بۆ سەر ڕۆژاوای کوردستان و دوایین زانیاری لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژاوایی کوردستان. کۆبوونەوەی خەڵکی سیاگڵی ئەیوان لە پارێزگای ئیلام ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی 1403 دانیشتوانی گوندی سیاگەڵی سەر بە شارستانی ئەیوان لە بەردەم ئۆستانداری ئیلامدا کۆبوونەوە. بەشداربووانی ئەو کۆبوونەوە خوازیاری ڕاگررتنی کار و چالاکی معدەنەکانی ئەو ناوچە بوون و ڕایانگەیان دەیان معدەن بە شێوەی نایاسایی لەو گوندە کار دەکەن و ژیان و تەندروستی خەڵکیان خستوتە مەترسیەوە. بەوتەی چالاکانی مەدەنی هەر معدەن ئەبێ 500 متر لە شوێنی ژیانی خەڵکەوە دوور بێت، بەڵام خاوەن شرکەتەکان ئەو ئستانداردەیان لە بەرچاو نەگرتووە. درێژەی هەڵمەتی زاگرۆسانە لە مەهاباد و ورمێ و مەریوان ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی 1403 خەڵکی خۆبەخش و چالاکانی ژینگەی لە شارەکانی مەهاباد، ورمێ و مەریوان پەیوەست بە هەڵمەتی زاگرۆسانە بوون و بە سەدان هەزار دنکی بەڕوو نمامیان لە داوێنی چیا و زۆزانی ئەو سێ شارەدا چاند. بەپێیەوەی دوانەی لە تەڕۆکۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، خەڵکی شاری مەهاباد بەشداریەکی بێوێنەیان لە هەڵمەتی زاگرۆسانە کردووە و بۆ ڕێزلێنان لە یادی گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی دنکی بەڕوو بادام و قزوانیان لە بەرزاییەکانی دەوروبەری ئەو شارەدا چاندووە. لەلایەکی دیکەوە ئەندامانی حوت گروپی شاخەوانی بە ناوەکانی ئاورین، گادەڕە، زاگرۆز، سیتاری لەڤەند، میربیحاڵ، بیناری زێوە و بۆزیسنا هاوڕێ لەگەڵ خەڵکی خۆبەخش سەدان دنکی بەڕوویان لە داوێنی چیای سێ قیتگە چاندووە. لە ناوچەی کەڵاتەرزانی مەریوانی چالاکوانان و خەڵکی ژینگەدۆست سەدان دنکی بەڕوو، قزوان و نمامیان لە بەرزاییەکانی ئەو ناوچەیەدا چاندووە و داوایان لە خەڵکی کوردستان کرد ژینگە و جوانی کوردستان بپارێزن. گۆڵبارانکردنی مەزاری گیان بەختکردووان لە مەهاباد و چەند شاری دیکەی ئێران ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی 1403 بنەماڵەی گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی شاهۆ خزری لە مەهاباد، سپێر ئاعزەمی لە کەرەج و محەممەد حەسەن تورکەمان لە بابۆل مەزاری ئازیزانیان گۆڵباران کرد. بەپێیە ویانانەی لە تۆڕۆکۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، هاوکات لەگەڵ ساڵڕۆژی لە دایکبوونی ئەو سێ گیان بەختکردووە بنەماڵەکان سەردانی گەڵکۆی ڕۆڵەکانیان کردو. وێڕای گۆڵبارانکردنی مەزارەکان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوێتەوە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری سەقز بەپێی هەواڵی گەشت و ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی 1403 هێزە ئەمنیەتیەکانی سەقز دوو هاوڵاتی خەڵکی گوندی مەولاناوای سەر بە ناوچەی خوڕخڕۆ بە ناوەکانی هیوا فەیزی و حوسێن فەیزیان دەست بەسەر کرد. بە پێی زانیاریەکان، هیوا فەیزی پێشتر ئەندامی کومیتەی هاوئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری بۆ و بە بیانووی پێدانی وان بانگشتی شاری سەقز و لەوێ دەست بەسەر کراوە. کاتژمێر 5 ئێوارەی ڕۆژی ڕابردوو 20 ئۆتۆمبیلی دارای اطلاعات هێرشیان کردوەتە سەر گوندی مەولاناوە و وێڕای پشکنینی ماڵی هیوا فەیزی دەستیان بەسەر مۆبایلی هاوژین و منداڵەکانیدا گرتووە. لە هەمان کاتدا سەرکوتگەرانی ڕژیم کشاوەرزێکی زەحمەت کێشیان بە ناوی حوسێن فەیزی ڕەفاندووە و هۆکاری دەست بەسەرکران و شوێنی ڕاگیرانی دیار نییە. مانگرتن لە خواردنی جەواد محەممەدی فەرد لە زیندانی ورمێ. جەواد محەممەدی فەرد بانکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ورمێ لانا ڕزایەتی بە بێبەریکردنی لە دەرمان مانی لە خواردن گرتووە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، جەواد محەممەدی فەرد تووشی خوێنبەربوونی معدە بووە و دەرمانگای زیندان ئاندۆسکۆپیان بۆ نووسیوە،
بەڵام بەرپرسانی زیندانی ورمێ ئەو بەندکراوەیان لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست و مەرەخەسی دەرمانی بێبەش کردووە. پزیشکان بە بەڕێوەبەرایەتی زیندانیان وتووە کە ئەگەری توشبوونی ئەو بەندکراوە بە شێرپەنجەی مادە زۆرە و ئەبێ بە زووترین کات چارەسەری پزیشکی وەربگرێت. بەڵام دادستانی ورمێ بایەخی بە تونندروستی ناوبراو نەداوە. جەواد محەممەدی فەرد لە ناڕزایەتی بە نەدانی مەرەخەسی دەرمانی مانی لە خواردن گرتووە و گیانی لە مەترسیدایە. برینداربوونی سێ هاوڵاتی بەهۆی تەقینەوەی گاز لە میاندوئاو. ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی 1403 سێ هاوڵاتی خەڵکی شاری میاندوئاو بەهۆی تەقینەوەی گاز بە سەختی بریندار بوون. بەوتەی هێزەکانی ئاگرکوژێنەوەی میاندوئاو کاڵگووەرگرتن لە ئامێری گەرمکردنەوەی نائستاندار و دزەکردنی گاز هۆکاری سەرەکی ئەو تەقینەوەیە بووە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا سێ هاوڵاتی بە سەختی بریندار و زیانێکی زۆر بە خانووەکانی دەوروپەر گەیشتووە. خۆپیشاندانی کوردان دژ بە هێرشی ئیسلامگەرەکان بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی 1403 خەڵکی شۆڕژگەڕی باکوور و ڕۆژاوای کوردستان لە چەند چالاکی جیاجیادا هێرشی گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانیان بە توندی شەرمەزار کرد. بە پێی راپۆرتەکان کۆمیتەی ژنانی یەکسانی خوازی ماردین ئامێد و وان هاوڕێ لەگەڵ حیزب و گروپە سیاسی و مەدەنیەکان چەند کۆبوونەوەیان دژ بە سەرکوتگەریەکانی دەوڵەتی تورکیا لە نێوخۆی وڵات و پشتیوانی لە گروپە ئیسلامگەرەکان بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان بەڕێوە بردووە. خۆپیشاندەران بە وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی هێرشەکان بوون، بەڵام 50 کەسیان لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. لە شارەکانی قامشلو، کۆبانی و حەسەکە شارۆمەندانی ئازادیخوازی باکوور و ڕۆژهەڵاتی سووریە دژ بە هێرشەکانی سەر ڕۆژاوای کوردستان ڕژانە سەر شەقام و بێدەنگی کۆمەڵگای جیهانیان لە ئاست جنایەتەکانی تورکیا و ملیشیەکانی سەر بە وڵاتیان بە توندی مەحکوم کرد. دوایین زانیاری لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی 1403 گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لە باکووری حەلەب هێرشیان کرد سەر خەڵکی ئاوارەی شەهبا و تەل ڕەفعەت و 3 کەسیان کوشت، چەند کەسیان بریندار و چەند کچی گەنجیان ڕەفاند. شەڕوانانی یەپەژە لە ڕاگەیاندنێکدا ڕەفاندنی کچانی گەنجیان لەلایەن دەوڵەتی تورکیەوە بە توندی شەرمەزار کرد و ڕایانگەیان کە تۆڵەیان دەکەنەوە. لە نێو گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوود شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزەکانی سووریەی دموکراتیک و تەحریرۆل ئەلشام ڕوویدا و چەندین تۆرۆریست کوژرا و بریندار بوون. لەلایەکی دیکەوە شەڕوانان پاش شەڕێکی قورس توانیان ڕێڕەوێکی ئەمن بۆ گواستنەوەی دەیان هەزار ئاوارەی ئافرین بۆ ناوچەی تەبق بدۆزنەوە و 2 کاروان لە ئاوارەکانیان بۆ ناوچە ئەمنەکان گواستوەتەوە. لە بەرەی عین عیسا، مێنبەج و حەسەکەش شەڕێکی قۆرس لە نێوان تۆرۆریستانی سەر بە تورکیە و شەڕوانانی سووریەی دموکراتیک ڕوویداوە و شۆڕژگەڕانی ڕۆژاوا گورزی کوشەندەیان لە تۆرۆریستان وەشاندووە. لە دەیرۆزوریش شەڕوانان توانیویانە 7 گوند لە دەست ملیشیەکانی سەر بە کۆماری ئیسلامی ڕزگار بکەن. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە شاری قۆم. ڕۆژی دووشەممە 12 سەرماوەز پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی قۆم بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. پەرستاران و کادری دەرمانیێران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی کارانە و ئیزافەکاری، چوونەسەرەوەی تەعرەفەی پەرستاری، دامەزراندنی هێزی کاری نوێ، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی سەعاتی کار و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. خۆپیشاندانی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی عەمەلیاتی لاوان. ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی 1403 کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی عەمەلیاتی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی خۆپیشاندانیان کرد. کرێکارانی ڕسمی باوتنەوەی دروشم خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، پێدانی مەزایە دواخراوەکان، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، پێدانی بیمەی تەکمیلی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون.
ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە وزەخانەی تووس لە مەشهەد. کرێکارانی شاغڵ لە وزەخانەی تووس لە شاری مەشهەد ڕۆژی دووشەممە 12 سەرماوەز لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری پەرداختی حەقدەست و مەزایە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، هاوسەنگسازی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و گۆڕانی دۆخی پیشەیی بوون. ئیدانەکردنی سەرکوتی چالاکانی کرێکاری تورکیا لەلایەن سەندیکای کرێکارانی شرکەت واحد. ڕۆژی دووشەمە 12 سەرماوەز سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران لە بەیاننامەیەکدا دەست بەسەرکردنی چالاکانی کرێکاری تورکیای بە توندی شەرمەزار کرد و خوازیاری یازادی بێشەرت و مەرجیان بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا وەڕای ئاماژەدان بە سەرکوتی ڕۆژنامەوانان، نوێنەرانی یەکێتی کرێکاریەکان و چالاکانی سیاسی و مەدەنی، زیندانیکردنی ڕامزی چالیشکان، سەرۆکی یەکێتی کرێکارانی بەشی خزمەتگوزاری گشتی، جێگری سەرۆکی کۆنفدراسیۆنی کارگەری دیسک و کەماڵ گۆکسۆی نوێنەری ناوچەی دیسک بە توندی مەحکوم کراوە. سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران لە کۆتایی بەیاننامەکەیدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی چالاکانی کرێکاری بوو. و دوا هەواڵمان سەبارەتە بە ژەهراوی بوونی 16 کرێکار لە تەورێز. ڕۆژی دووشەمە 12 سەرماوەز 16 کرێکاری شاغڵ لە کارگایەکی بەرهەمهێنانی جلوبەرگ لە تەورێز بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار ژەهراوی و ڕەوانەی نەخۆشخانەکران. بە پێی زانیاریەکان، ئاگر لە کارگایەکی بەرهەمهێنانی جلوبەرگ لە شاری تەورێز کەوتووەتەوە و 16 کرێکار بەهۆی نەبوونی کەپسولی کوژانەوەی ئاگر و ماسک ژەهراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. بەوتەی بەرپرسانی ئۆژانسی تەورێز، دۆخی تەندروستی کرێکاران جێگیرە و لەژێر چاودێری پزیشکیدان. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانی گەشتی ڕۆژی سێشەممەتان پێشکەشکرا. بەشار بشین.